اسمە گفتوگوی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز ڕابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر. کاک ڕابەر زۆر بەخێر بیت. سەرەتا دەمەوێت بڵم کە پرۆژەی تۆڕەکانی ئاوی هەولێر چی لە خۆ دەگرێت و کام گەڕەکانە دەگرێتەوە؟ ڕۆژتان باش، سوپاستانەکەم. بێگومان پیرۆزبایی لە شاری هەولێر دەکەم. بەڕاستی ئەو پرۆژەیەک لە پرۆژە زۆر استراتیژی گرنگەکانە لە مێژووی شاری هەولێردا و لە مێژووی ئەم حکومەتانەی کابینانەی کە دروست بووە. لە ئەیلولی پار ساڵ کە جنابی سەرۆکوەزیران پرۆژەی فریاگوزاری خێرایی کردەوە بەردی بناغەیدانا، بێگومان لەوێەوە ڕایسپاردین کە تۆڕەکانی ئاوی هەولێر ڕێک بخرێتەوە. بۆ مەبەستا بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بە پشتیوانی و پاڵپشتی وەزارەتی شارەوانی و پارێزگای هەولێر و بەڕێوەبەراتی گشتی ئاوڕۆ هەستان بە دیزاینکردنەوەی تۆڕەکانی ناوشاری هەولێر بۆ هەموو ئەو شوێنانەی کەوا پرۆژەی فریاگوزاری دەیگاتێ. بێگومان بڕیار وایە ئینشاڵڵا لە مانجی 6 و 7 ئەو ساڵ بە شێوەیەکی تەجریبی یەک لاین لە پرۆژەی فریاگوزاری تەواوی ئاو بگاتە هەولێر. بۆ مەبەستە ئەو شوێنانەی کردمان ئەولەویەت لەسەر 5 شارەوانی داوەشمەکردانە بەخۆی دەگاتە سنووری شارەوانی 4 و 5 و 6. ینی ئەم گەڕەکانە زیاتر لە وەرزی هاویندا بێ ئاو دەبن، بێ ئاو دەبوون. بەڵێ بەس ئەوەی کە دیزانی بۆ کرایە ئینشاڵڵا لە هاوین لە مانجی 6 و 7 ئەو هێڵە تەواو دەبی کە ناگات تقریبان ساڵێک. وامەش کۆمپانیایەکمان داوەت کرد وەکو وەزارەتی شارەوانی و پارێزگای هەولێر. بێگومان کۆمپانیایەکە کەیوان بە گوژمەی 24 میلیارد 918 میلیۆن دینار هەڵدەستێ بە دانانی 411 کیلۆمەتر تۆڕی ئاو لە تیرەکانی 160 200 250 300 400 لە ناو شاری هەولێر. و لێرەشەوە داوا لە هاوڵاتیان دەکەم ئەو مودەی کەوا سەرقالی کارکردنین لەوکە بێگومان لە ماوەی ساڵێک کۆمپانیا عەقدی هەیە کە تەواویکە ئەو مودەی زەحمەتیان دێن. کەی دەست پێ دەکەن؟ ئەمە دەستمان پێکردیە و چەند ڕۆژێکە بێگومان تیمەکان لە کوچە و کۆڵانەکانی حالیان لە شارەوانی چوارەوە سنووری شارەوانی چوار دەستمان پێکردیە و لە هەفتەی ئایندەش دەست پێ دەکەین. ئەو گرنگی ئەو پرۆژەی لەوەیە بەڕاستی لە دیزاینکردنەوە هێڵەکانی ئاو بەڕێوەبەراتی ئاوی هەولێر هەموو ئەو شوێنانەی لە بەرچاو گرتیە کە بەبێ جیهاوازی وەکو شوێنی هەژارنشین یاخود ستیەکان یان شوێنی ئیسمارەکان یان باڵەخانە بازرگانیەکان بەبێ ئەوەی ڕەچاوی هیچ شتێکە بەبێ جیاوازی ئێمە بەرچاومان گرتی. دەمێتەوە بپرسیمانی کام گەڕەکانە زیاتر لە ئاو کێشەیان هەیە بۆ نمونە بۆریەکانیان زوو دەشکێت یا کەم ئاویان پێگات لە وەرزی هاوین؟ بەخۆی دوو نەوع کێشەمان هەبوو. ئەوانەی کە بە زۆری ئەوانەی کە پشت بە ئاوی بیر دەبەستن بێگومان ئەو پرۆژەیە پڕی دەکاتەوە. بۆ نمونە فەرمانبەران بوو، پێنجی حەسارۆک بوو، گەڕەکی ژیان بوو، گەڕەکی بابێن تۆبزاوە ئەحمەدی بوو، سەرکارێز مامزاوە قەتەوی، یعنی بەکارهێنانی بیریش کەمە بێتەوە. بێگومان ئەو پرۆژەوەی باشە هێڵە سەرچیەکە بابێن لە پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر دێ و ئەو 411 کیلۆمەترش کۆمپانیای هێمن گروپ وەکو بۆری دابینی کردیە. کۆمپانیای کەیوەن جێبەجێکردنی دەکات کە لە وەکو بەستانەوەیە بە ئاوی گەڕەکەکان و ئەو شوێنانەی کە لە قەزا و ناحیەکانیشن ئەوانش لە بەرچاو جیرانە. یعنی پرۆژەکە تەنیا بۆ سنتەری هەولێر نییە، لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر و سنووری بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێت. کاک ڕابەر بۆ هاوینی ئەم ساڵ لە هەولێر کێشەی کەم ئاوی نامێنێت یاخود دەبێ ئەم پرۆژێ تەواو بێ ساڵی داهاتوو ئەو کاتە بەخۆی ئەگەر لە مانجی 6 بی نەخێرنا ئینشاڵڵا بە هیچ شێوەک نامێنێ و ئەو پرۆژێش پێم وایە ئەو کاتی ئەوەندە زۆر دەوی ئاو ئینشاڵڵا بۆ دەکەین کە خەڵک بە شێوەیەکی اقتصادی سەرفی بکە و ئەمە پرۆگرامیشمان وایە. یعنی ئەو بیرانەی کە لە مەشارع ئیسماریەکانیش هەیە ئەوانیش دابخەن، چونکە ئەهمیەتی پرۆژەکەی لەوەدایە کە ئەمە ئاوی ژێرزەوی بپارێزین. ئێستا پرۆژەکان زیاتر ئاوی بیر بەکاردەهێنن بە هەمووی 100% ئاوی بیرە. بەڵێ ئاوی بیر بەکاردێنن و ئێستا ئێمە ئەو پرۆژەیە کە دێتن بێگومان ئاو دەدەین لە مەشارع ئیسماریەکانی. ینی لە ماوەی ئەم ساڵدا تەواوی پرۆژەکانی نیشتەجێبوون و سیتیەکان مەبەستمە ئەوانیش لەم پرۆژەی ئاوە سوودمەند دەبن؟ سوودمەندن بەڵێ ئەوانەی کە ئەو لاینی کە تەواو دەی بەڵام بە تەوابوونی پرۆژەی فریاگوزاری تەواوی شارەکانی وبەرهێنان دەتوانن سوودمەند بن. دوو نقطەی دیکە هەیە حەزم لە ئیشارەی پێدەم. یەکیان ناوچە پیشسازیەکان
بۆ نمونە ناوچەی پیشسازی باکوورە باشوورە تیمارە لەو پرۆژەیە زۆر مستەفید دەبی و ئەو بیرانەی کە لە ناوچە پیشسازیەکانیشی ئەوانیش دادەخێن چونکە ئەو پرۆژەیە بە کەمیەکی باش دەگاتەوێن دەرێ و دابەش دەکەین. دوو لە شاری هەولێر ئەمە بەدەست مشکلەی کارەباوە لە بیرەکان دەمان ناڵاند و ئەوان ئێستا زۆربەی کێشەکان بە کارەباوە لە ئاو دروست دەبوو چونکە ئەو شوێنانەی کەەوە کارەبای 24 ساعت تەنها ئیفرازەکانن. سوپاس بخوا ئەگەر ئەوە تەواوبی بێگومان کێشە ئەو کارەبایشمان نامینێ و تەوفیری کارەباش دەبتەوە لە بۆ شاری هەولێر یعنی ئەو کارەبایی کە وەزارەتی کارەبا دەیدا بیرەکان بێگومان ئێستا بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە. دەستان خۆش زۆر سپاس دەکەم بەڕێز رابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر. سپاس بۆ ئامادەبوونت.